لەگەڵ دکتۆر دلێر پسپۆری نەشتەرگەری گشتی لە نێوان ئارامی مزگەوت و زانستی پزیشکیدا لە بەربانگی میهرەبانی ڕێگای تەندروستیتان نیشان دەدەین. ڕەمەزان تەنها قوتابخانەی پاگونەوەی ڕۆح نییە. پێغەمبەری خوددا درودی خودای لەسەر بێت دەفەرموێت ڕۆژوو بگرن تا تەندروست بن، بەڵام چۆن ڕەمەزان بقۆزینەوە بۆ ئەوەی ببینە خاوەنی لە شولارێکی ڕێک و تەندروست. سلام علیکم خۆشەویستان، مانجی ڕەمەزانتان پیرۆز بیتن، تاعەت و عیبادەتان قبول بی. خۆشەویستان، خوای گەورە هیچ پێی ناخۆش نییە لە گەرماجی ڕەمەزانێکەش لە شولاریشمان جوان بکەین. خوای گەورە پێی خۆشە ئیحتیمام بە جەستەی خۆمان بدەین، چونکە ئەو جەستەمان حەقی هەیە لە سەرمان. لۆ یەکەم تەشجیعتان دەکەم ئەوانەی وەزنیان زیادە، دۆزە خرپنن یان قەڵەون یان کەمەک وەزنیان زیادە، سوود ببینن لە مانجی ڕەمەزانێکە، بەو شێوەیە وەزنماندا دەبەزێنین. خۆشەویستان، هەوڵدەن لە مانجی ڕەمەزانێکە 6 شتان لە خۆتان دوور بێخنەوە. گەنمی مەخۆن، ئەوانی کە وەزنیان زیادە، باسیەکەچی ناکەم کە زەعیفە، باسیەکەچی دەکەم کە وەزنی زیادە و سوود ببینی لە مانجی ڕەمەزان. کاتەکان نیوەت لێ ڕۆیشتێ بە ڕەمەزانێکە، نیوەکەیت کە هەوڵ ئەو شتەی نەخۆی. گەنم هەر شتێک لە گەنمی دروست دەبی، ینی کێک، سەمون، نان، کولیچا، کوبا، کفتە، میخۆ. گەنم شەکر کە دەرێم شەکەری یعنی مۆتا یعنی محەلەبی یعنی چای شەکری تێمەکە لە چایەکەی یان بە سویتنەر ئەو حەبی ناوچای یاخود بە ستیڤیا بیخۆ. برنجی بە هیچ نەوعەکی مەخۆ، محاولە بکە دوورکەوێت لە برنجی ئەوانەی کە وەزنیان زیادە، باسیەکەچی ناکەم کە زەعیفە. برنج، گەنم، شەکر، برنج، میوە، محاولە بکە میوەی مەخۆ بە ئەگەر دەتەوێت وەزن زیاتردا بێت، چونکە میوە فرکتۆزی تێدایە، فرکتۆز یانی تاقی زۆری تێدایە. دوایە کە پەتاتەی مەخۆ و گولە بە ڕۆژەش مەخۆ. محاولە بکە لەو شتە دوورکەوە، محاولە بکە زیاتر پرۆتیناتی بخۆ، ئەنواع گۆشتی بخۆن، گۆشتی ماسیە، گۆشتی حەیوانیە، گۆشتی مریشیە، کەرەبابە، قازە، مراویە، عەلەشیشە، هەر گۆشتێکی دەخۆی بیخۆ. گۆشت محاولە بکە گۆشتی باش بخۆن، گۆشت خۆر بن و محاولە بکە سەوزە خۆر بن، سەوزەی زۆر بخۆن. کە دێنم سەوزە یعنی کودی، بامیە، بانجان، خیار، تەڕەتولات، تەرۆزی، هەر سەوزەکەیە ئەوانەی کە دەکرێنە ترش یعنی شلە وەکو کودی و بامی و بانجان، ئەوانیان بە خاوی دەخورێ وەکو تەڕەتولە و توور و کەرەوز و پیاز و خیار و تەماتە و خاس و جێزەر و هەر سەوزەک. و دەتوانن شێلمیش بخۆن، بەس ئاوەکەی مەخۆن. شێلمیش دەتوانن، قەرنابیت، کەلام، مادەکانی ناو تورشی دەتوانن بخۆن، ئەوانە زەرەری لێ ناکەن لە بۆ قەڵەوی. و محاولە بکەن هێلکەش بخۆن، پاشیوانیان ئێواران هێلکەچی بخۆن. پێشانەکە لەگەر تەڕەپیازی هێلکەچان دەکوران دانینا مزگەفتی ئیختیارەکان گەلک بەتان بۆ لەزەت بووی. ئێستا کە ئەو شتێ دیاردیەکەم بوویتەوە لە کوردستان. خۆشەویستان، ئومێدەوارم ڕەمەزانێکی پڕ تاعەت و عیبادەت و لەگەر کۆتایی مانجی ڕەمەزانێ 4-5 کیلۆش کەم بکەی لە لەشت کە قڵەوی بمێنن بە سەلامەت.